حەزەکەم بەلەوە بچینەوە جارێکی ترنا و ئەو بابەتێک کە جێمانێش بێتر کە ئێمە هەر لە ناو وشەکایان جارێک لەوانەیە لاتان تۆزی ئەمە غەریب بێت کە بۆچی ئەم وشەی پەروەردەیە ئەوەندەی بوێت کە ئێمە بۆچی ئەوەنە سەرقاڵ بین بە وشەوە. پێشتر ئەم قسە کرا لەسەر ئەوەی کە ئایا یعنی تەسەووری میلەتەکان بۆ پەروەردە بۆ نمونە تەسەووری ئەوروپیەک بۆ پەروەردە تێڕوانینی بۆ پەروەردە لەگەڵ تێڕوانینی بۆ نمونە عەرەبێک بۆ پەروەردە یا فارسێک جیاوازی هەیە چونکە خۆی پرۆسەی پەروەردەکە لە هەر ناو هەر میلەتێکە هەم ئەوەی کە مرۆڤەکانی پێپەروەردە دەکرێت جیاوازە هەم شتانێکی تریش یعنی ڕێگای پەروەردەکردنەکەش جیاوازە. و باس لەوە کرا ئێمە چۆن دەتوانین بۆ نمونە چۆن بزانین ڕوانگە کوردیەکە بۆ پەروەردە چییە. و من لە ڕێگەی ئەوەی کە ئەوە تەقریبان مانگێک دەبێت سێ هەفتە دەبێت لەگەڵ ئەم وشەیە دەڕۆم هەست دەکەم هەر وشەی پەروەردە خۆی ئەگەر ئێمە بیری لێکەینەوە ڕوانگە کوردیەکەمان لەبارەی پەروەردەوە و لە ڕاستیە هەر وشەیەکی لەم شێوەیە تەبەن هەموو وشەیەک ناچون کە وشەکان هەندێکیان بۆ نمونە تۆ دەڵێ ماستە شتێکی مادیە و تۆ هیچ شتێکەڵ ناگرێت بەڵام دەڵێ پەیدابوون ئەمە شتەڵ دەبێت چی بکەیتەوە. وشەی پەروەردە یەکێکە لە وشە هەرە ئاڵۆزەکانی زمانی کوردی. بەڵام ئەم جۆرە لە وشە کە بە مێژوویەکە ڕۆشتووە تا دروست بووە یعنی ئەمە هەر ئاوا بە ئاسانی دروست نەبووە و مێژوویەکە پیاەتێ اینجا ئەم وشەیە جۆرێک لە گواستنەوەی تایە لە دیالێکتێکەوە بۆ دیالێکتێکی تر ینی لە هەر سێ دیالێکتە کا هەیە بۆ نمونە لە هەورامیە لە سۆرانی لە کرمانجیش هەیە تاوان لە کرمانجەکە بە واتای جیاواز بەڵام ئەو واتایی کرمانجەکە پێی دەدا نازانم لە کرمانجی بە پەروەردە وەکو خۆی دەڵێن چی بەڵام پەروەر کە وشە ئاساسیەکەی ناو پەروەردەیە مۆرفیمە ئاساسیەکەیە کە وشەکە دادەڕێژێ لەگەڵ دا تۆ دەیخەیتە سەری ئەوە لە کرمانجیان وە لە کرمانجی واتایەکی پێدراوە کە بەبێ ئەو واتایە وشەی پەروەردە ئەو خەزیێنە وەک خەزیێنەیەکی معرفی وەک خەزیێنەیە کە پێمان بڵێ پەروەردە چییە نوقسان دەبێت وەکو بڵێ ئەوەی کە لە ناو کرمانجیەکە ئەو واتایە هەیە کاتی ئەم واتایە دێنین بیر لە پەروەردە دەکەینەوە لە ڕێگەی ئەم واتایەوە ئەم واتایە کامل دەبێت یعنی ئەو گیان بینی ئەو تەسەورەی کە کورد بۆ پەروەردە هەیەتی ئاشکرا دەبێت ینی بۆ دیاریکردنی ئەم گیان بینی کوردی لە ڕاستیە لە ڕێگەی وشەیەوە من بۆم دەرکەوت زمانەکە خۆی و ئەو مەخزوونە معرفیە ینی ئەو هەر وشەیەک وەک خەزیێنەیەکی معرفی و کۆمەڵی وشە دەیە خەزیێنەی گەورەی معرفەی کوردی زانینی کوردین لەبارەی شتەکان و خبرەیەکی قوڵ دروستی کردوون بە کۆمەڵی خۆناغ یەک کەس نییە کۆمەڵی خۆناغە تێپەڕی و ئەتام وشەیە لە ناو خەڵکا بووە بەوەی کە بەکاری بێنێت وەسکە ئی خۆیەتی ئەم خەزیێنە معرفیە دەبێ هەڵدرێتەوە دەبێ هەڵکۆڵینی و هەڵکۆڵینی ئەمەش و بۆ دەرهێنانی ئەو زانینە بەڕاستی ئاسان نییە یعنی تەنانەت لە هەندێک شوێنە ئاز دەکەیت ئەو زانستەکانی زمان ئەو کۆمەکێکی وەک پێویستت ناکەن بۆ ئەو خەزیێنە دەبێت کە زانستەکان زۆر وەکو بڵێ لە شوێنێک هەیە قوڵ نابنەوە لەویا وەکو بڵێ شوێنێک بێ زانست نەیەوێ بچێتەوە شوێن لەبەرەوە لەم شوێنە ئاز دەکەم بیرکردنەوەی فەلسەفی یا فەلسەفە دەتوانێت کۆمەکمان بکات چونکە فەلسەفە پێش دەکەوێت بەسەر زانستان یعنی فەلسەفە ئەساسێکەیە بۆ زانست دای دەڕێژێ بەبێ ئەو ئەساسە زانست ممکن نییە هەبێت یعنی ئەمە مشکلەوەیە بیرکردنەوەمان ئەو واتایی کە بڵاو بووەتەوە بۆ فەلسەفە با غەڵەتی هاتووە
کەسێک خەریکی فەلسەفە بێ وەکو بڵێ کەسێکە کە کەس لی تێناگا و نازانم چی و یا ئەو تەسەورانی تر هەیە. فەلسەفە بنچینەی زانستە و فەلسەفە بنچینەکە دادەنێ، دوای ئەوە زانست لەسەر ئەو بنچینەیە دەتوانێت هەبێت. و کاتێک لێرەوە سەیرمان کرد ئێمە پێویستمان بە بیرکردنەوەی فەلسەفی دەبێت لەو شوێنە کە زانست ناتوانێت کارەکەی بکات. فەیلسوفی ئەڵمانی مارتن هایدگر لە شوێنەکە دەڵێ فیزیا ناتوانێت بیر لە فیزیا بکات. یعنی چی؟ یعنی فیزیا ناتوانێت پێمان بڵێ فیزیا خۆی چییە. و ئەوەی کە دەتوانێت ئەمە بکا وەڵامیان پرسیارە بداتەوە فیزیا چییە کێیە؟ زانایەکی فیزیکی نییە، فەیلسوفێکە و ئەو مەجالەش کە دەکرێتەوە زانستی فیزیک نییە، فەلسەفەی فیزیک کە فەرعەکە لە فەلسەفەی زانست کە ئەمە فەلسەفە گشتەکەیەکە. لەبەرەوە دەبێت ئەم شتانە بەڕاستی ڕاست بکرێنەوە. کاتێک کە باسی فەلسەفە دەکرێت دەبێت واتایەکی تر، واتە ڕاستەقینەکەی خۆی لە مێشکمانە ئامادە بێت. نەک واین بکرێت کە بۆ نمونە هەر وتیان فەلسەفە یا وتیان فەیلسوف توزانم کەسێک بێتە پێش چاوە جلی شوم و نازانم چی و لە ئینێکا دانیشتۆ و دوورە لە دنیا و ئاگای لە دنیا نیە، ئەمانە بیرکردنەوە. ئەسڵەن فەلسەفە لەژێر زانستە دەربێنە زانست دەڕوخێت. یعنی ئەوە بینایی کە کراوە دەڕوخێت، وەکو چۆنە بناغی ئەم بینایە هەڵدەکرێت. و حتا زانست لە فەلسەفە دوور کەبێتەوە، زانست لە زانستیەتیش دەکەوێت. یعنی دەبێتە نەریتێکی دووپاتبووەی بێمان. و دەبێت ینی داهێنان لە ناو زانستە ئیتر سەرچاوەکەی وشکە. فەلسەفە وا دەکات زانست بەردەوام لە دۆخی داهێنان. ئەمانە دەبێ بزانن. لەبەرەوە لێرەدا بۆ ئەوەی ئێمە بگەڕێنەوە بۆ ئەساسی پەروەردە بیرکردنەوەیەکی فەلسەفیمان دەبێت. بەو معنایە کە دەبێت بچینەوە سەر ئەساسەکەی. و ئەمە پێشەکێک بوو بۆ ئەوە بڵێن ئەی ڕێگاکە کامەیە کە دەمان بات بۆ سەر ئەو ئەساسە. و من پێم وایە بەپێی ئەو ئەزمونەی کە لە ماوا لەگەڵ وشەی پەروەردە هەمە، هەست دەکەم وشەی پەروەردە خۆی ڕێگاکەیە کە دەمان بات بۆ بچینەکە. لەبەر ئەوە لە ڕێگەی شیکردنەوەی ئەم وشەیەوە من نامەوێ ینی شتانێک لەبارەی زمانناسی و واتاسازی و مۆرفۆلۆژی بێەوە ینی بۆ ئێوە ڕوونکەمەوە. و ئەمە بەڕاستی دەبێت بۆ زمانەوە ئەوانەکان وانەی لە بواری زانستی زمانە کار دەکەن بوتێ. من ئەمە بەکاردێنم وەکو وە ئامرازێک بۆ ئەوەی پێکەوە بچینە ناو ئەو گیانەی کە وشەی پەروەردە ڕێگاکەیەتی دەمان با بۆ ناوی. لەبەر ئەوە بە هیوام شوتان لەگەڵ بابەتەکە تۆزێت درێژ بێت و تا بتوانین پێکەوە گەشتێک لە ڕێگەی وشەکەوە بەرەو ئەو گیانە بڕێ و ئەو گیانە قۆناغ بە قۆناغ دەتوانێت بگەیتە نەتیجەکەی هەر لە ڕێگەی وشەکەشەوە قۆناغەکانی بۆ دیاری دەکات. ئێستا ئێمە لە قۆناغێکین لە قۆناغەکانی ئەو ڕۆشتن بەرە ئەو گیانە لە ڕێگەی وشەکەوە، ئەویش لە ڕێگەی یەکێک لە مۆرفیمەکانی پێکهاتەی وشەی پەروەردە کە ئەویش وەرە. پەر وەر، ئەو وەرە پەر وەر دا خۆی سێ بەشە. پەر شتێکمان پێ دەڵێ، وەر شتێکمان پێ دەڵێ، دا شتێکمان پێ دەڵێ. وەکو وایە پەر دەرگایەک بێ بۆ ناو جیهانەکە، ئەوەی تری دەرگایەک بێەوە یان هەر یەکە دەروازەیە. باسی پەرم کرد، بەڵام جارێکی تر دەچمەوە سەری لە دوای ئەوەی کە باسی وەر دەکەم. هەندێک لە ناو مۆرفیمی پەراماوە دەبێ ئێمە بیزانین تا بتوانین بەرەو بچینەکە بن.
ئێستا با لەگەڵ وشەی خواردن واردەی بڕۆین، چونکە پەروەر ئەو وەرە ڕێگی کاری خواردن لە هەورامیە، بەس لە هەورامەکەەوە تۆتە سۆرانەکەش بەکاری دێنێ واردەیە. بۆ نمونە لە وشەی گۆشت خواردن، گیا خواردن، بۆ نمونە سوێند خواردن، تەڵاق خواردن، خەم خواردن، مشور خواردن، شتی تر هەیە کە لەگەڵ ئەم خواردنها دروست دەبێ ئێمە تێدەگەین لەوەی کە خواردن بەو واتە سەتحیەی کە ئێمە گۆشتە مادیەکان بەکاری دێنینی تر ئەو واتایە لە دەزێنە. وە زمانی کوردی حاڵەتێکی تایە، ینی وەکو شعر وایە، چۆن تۆ پێویستت بەوەیە مەجاز لە شعرە، ینی ناوێکت پێ دەڵێ بەڵام ناوەکە مەبەستی شتێکی ترە، تۆ لە ڕێگەی واتای ئەسلی ناوەکەەوە هەرگیز ناتوانانی لەوە تێبگەی کە شاعرەکە دێڵێ. وە فعلەن زمانی کوردی دۆخێکی شعری ئاوای تایە، یعنی هەر لە قسەکردنەکە خۆی شعرێکە میتافەیەکە دەبێت تۆ تووشیکەیتەوە. وە چەند قورسە تۆ شعرێکی بۆ نمونە شێرکۆبێکەس شیکەیتەوە یا شعرێکی مەحوی شیکەیتەوە کە مەجازی تایە، ئەوەندەش قورسە کە تۆ بۆ نمونە مەجاز ئەو دۆخە مەجازیەی کە خواردن وەری دەگرێت لە ناو وشەکانە شیکەیتەوە. یەکێک لە زمان ناسە باشەکانمان کە کۆچی کردووە ڕۆحی شاد بێ، جارێک لەبارەی لە کۆرساتی وابزانم ماستەر بوو و یەکێک لەو قسانەی کە کردیەوە بووتی زمانی کوردی شعرێکی سواوە. منیش ویستم بزانم بۆچی لای ئەو شعرێکی سواوە، بۆچی زمانی کوردی زمانێکی شعری. وتم بۆچی؟ بەڵگەت چیە؟ هەر بە جوابێکی زۆر سادە وتی لەبەرەوەی بە بیتافەیش، ینی بە خوازەیش، ینی وشەکانی دەبن بە وشەی شعری. ئیتر تۆ دەبێ واتاکەی ترکە، واتا باوەکە نییە، واتا مادیەکە نییە بیدۆزیتەوە. جاواردەی یاوەر ئەمە وا لەناو پەروەردا واتایەکی مەجازی خوازەیی وەردەگرێت، دەبێت بگەین بەو واتایە. اینجا تێدەگەین یعنی لەو بەشەی وشەی پەروەردەتێن. ئێستا من دەمەوێت لەگەڵ ئێوە بچین بۆ واتە شعریەکەی وەر، واتە خوازەیەکە، بەڵام بەر لەوەی بچین دەبێت بەچی لەکوێوە دەست پێ بکەین لە واتە مادیەکەیەوە، واتە فیزیکیەکەی. من لێرە سێ چاوک دادەنێم، بڵێن سێ دەستە وشە دادەنێم کە هەر یەکەیان یعنی لە یەکەمیانە واتاکە مەجازی نییە، لە دووەمیانە دەبێت بە واتایەکی خوازەیی کە هەمان ئەو واتان نییە، لە سێەما وەری دەگرێت کە دەبێتەوە واتایەکی خوازەیی، ینی سێ واتای زۆر جیاواز. لە عینی کاتیشە ئەم وەرە واتە ئەسڵیەکەی کە تایەتی ئەگەر وت بیتەوە لە دەستی نادا، بەس واتایەکی خوازەیی وەردەگرێت لەگەڵش. گۆشت خواردن، کەسێکە گۆشت دەخوا پێی دەڵێن، یا مەلێک یا زیندەوەرێک کە گۆشتخۆرە پێی دەڵێن گۆشتخۆر یا گیاخۆر. گۆشت خواردن و گۆشتخۆر هەیە، گیا خواردن و گیاخۆر هەیە. ئێمە دەتوانین لە گۆشت خواردن گۆشتخۆر دروستکەین کە کارایە. ئەم کارایەمان پێویستە دواتر بۆشی کردنەوە، یعنی لێرە کارێکمان هەیە، کەسێک دەیکا، ئەو کەسەی کە کارەکە دەکا بۆ نمونە گۆشتەکە دەخوا گۆشتخۆرە، ئەی کارەکە چییە؟ گۆشت خواردنە. ئەمە بەوەی کە بەردەوام یعنی گۆشت دەخوا و گۆشت خواردنەکەیەتی پێی دەوترێت گۆشتخۆر، ئەوی تریان پێی دەوترێت گیاخۆر. لە هەورامیا بەوەی وەرەکە بیر نەچێتەوە، چونکە لە پەروەردا ڕەگی ئەورامەکە وەرگیراوە، گۆشت واردەی، گۆشت وەر
گیواواردەی گیواوەر ئەمانە لە ئەگەر داڕشتنەکەی بەورانە وەربی. ئەمە طبعاً ئەگەر سەیری کەیت لێکدانەوەی بۆ بکەیت دەبێت کۆمەڵە شدەیە جایکەیتەوە ئینجا بۆ دەکرێتەوە کە چۆنە. ئێستا بەس با بچمە سەر هەرجارێ سەرتا بیان خوێنینەوە. دوو چاوگیترمانەیە سوێندخۆر، سوێند خواردن. ئاخر سوێند بڵێن چۆن بیت یا قورئان خواردن. ئێمە ئەگەر واتە فیزیکەکەی وەرگرین یعنی شتێک دروست دەبێت کاینە یعنی سەیرە. ئەگەر بڵێ قورئان خۆ یعنی کەسەکە میتافەکە تێنەگا وا تەسەوەر دەکات دەڵێ ئەو وەرەقانە بخۆ ئەوەی کە لەبەردەمدایە. هەر لەبەر ئەمەیە جاری وایە زمانی کوردی دەبێتە جۆرێک لە هین وەکو بڵێ کە معناکەی دەگۆڕیت جۆرێک لە هین دروست دەبێت و شتێکی کۆمیدی دروست دەبێت. و ئەمە لای ئێمە لە هەورامیشە تەبەن گوندی زەڵم هینێکیان هەیە بۆ بەکارهێنانی ئەم واتاوەم گۆڕینی واتە مەجازیەکە واتای تری پێدەدەن بۆ جۆرێک لە خۆشی یا بۆ گاڵتەکردن بەویتر یا لە سلێمانیش بە هەمان شێوە ئەمە بەکاردێنرێت. و لە زمانی کوردیا زۆر وشەمانەیە دەڵێن حەشا حازری دوور لە ڕووی ئێوە. ئەمە هەمووی وەسلەتکردنی مانایەکە و نیشاندانی مانایەکی تر، چونکە ماناکەیتر شتێک دەگەیەنە کە یعنی بۆ ئەوەی فکری ئەو لەسەر ئەو شتە لابەی و بڵێ داوای لەبردن دەکەم مەبەستم ئەمە نەبوو حەشا حازری یاری ببورن من مەبەستم ئەوە نییە ئاگاتان لێ. ئەمە هەمووی ڕەبتی بەو دۆخەی زمانی کوردیەوەیە ئەو حاڵەتە شیاریە چونکە میتافەیە یعنی کۆمەڵی واتا وەردەگرێتەوە یەکێکیانن وت دەبێ حەزەر هەیە ئەمە نازانم لە زمانی تا لەوە ناچێ هەبێت دوور لە ڕووی ئێوە حەشا حازریە ئەم شتانەی کە لە زمانە ئێمە بەکاری دێنین وەکو قەیدێک بۆ ئەوەی بەرامبەرەکە مێشکی بۆ واتاکەیتر نەچێت. ئەمە هەمووی ڕەبتە بەم حاڵەتەی زمانی کوردی. سوێند خواردن، تەلاق خواردن. ئاخر تەلاق ئەگەر ئێمە چۆن دەخورێت یا سوێند چۆن دەخورێت لە هەورانیا دەبێ بە قەسەم واردەی و کەسەکەش کە ئەم کارە دەکا یعنی کاراکە دەبێتە قەسەم وەر سوێند خۆر. تەلاق خواردنیش تەلاق وەر لەگەڵ تەلاق واردەی ئەمە هەر وەرەکە هەیە کە دواتر لە لەینەکە لە ناوی کاراکە تەلاق وەر ئەو وەرە لەگەڵ وەری پەروەردەکە دواتر کە دەچین دەبینیم زانین چییە. اینجا ئەمە لێرە مادی نییە ینی سوێند چۆن دەخورێ ئەوە بابەتەکە هیچ مادی نییە وەکو نان نییە. نان دەخورێ سوێندیش دەخورێ بەڵام سوێند وەکو نان ناخورێ. ئێبزانین چۆن دەخورێت سوێند چۆن دەخورێت یا تەلاق چۆن دەخورێت یا قورئان چۆن دەخورێت. باشە دوای ئەوە واتاکە تەبەن مەجازیتر دەبێتەوە لە خەم خواردنە. ئەی باشە خەم چۆن دەخورێت ئەی مشور چۆن دەخورێت. هەکە سەیری زمانەکە دەکەین ئەمانە مووی پرسیارن دەمانبەنە ناو جۆرێک لە زانینەوە زانینی زمان کە ئێمە بەبێ یعنی کە زمان پێم فێرمان دەکات کە ئێمە گرنگیمان پێ بداوە. ئێستا بۆ ئەوەی ئەمانە شیکەینەوە بۆ ئەوەی تێبگەین لە واتە مەجازی و نامەجازیەکانیان بۆ ئەوەی ڕێگاکە بگرینە بەرەو ئەوەی بزانین وەر لە پەروەردە چیمان پێ دەڵێ دەبێ شتانێکەیە جیایکەینەوە. خواردن واردەی کارێکە کە بکەرێک بێتە هەموو خواردنەکان ینی تەلاق خواردن کەسێک دەبێت بیکات سوێند خواردن هەر خەم خواردن دەبێ یەکێک بیکات نان خواردنیش گۆشت خواردن ئەمە دەبێ یەکێک بیکات یعنی کارێکە کەسێک دەیکات. کارێکە خەم خواردنە بوون نان خواردنە یا گۆشت خواردنە یا تەلاق خواردنە بەڵام ئەوەی کە دەیکا نان خۆرە بۆن منە گۆشت خۆرە تەلاق خۆرە سوێند خۆرە خەم خۆرە ئەمانە چین ئەوە کەسەکەیە ئەمە ناو دەنێم ناوی کاراکە. چاو بەکەش دەتوانین بڵێن ناوی کارەکەی کە دەیکا باوا جارێ ناوی دەبنین چونکە چاو بگینەکی مستەڵەحێکی ڕێزمانیە. ئێمە ئێستا دوو ناومانەیە ناوێت بۆ کارەکە
کە خواردنە ناوێکیش بۆ کاراکە ئەوەی کارەکە دەکا کە ئەگەر خەم خواردن بێ خەم خۆر دەستەکە خەم خۆرە خەم وەر لە هەورامیکە دوای ئەوە ئامرازێک یعنی ئەو شتەی کە کارەکەی پێ دەکەیت کارەکە هەیە کەسێک دەیکا ئامرازێکی ژەیە کە دەبێت کارەکەی پێ بکە طبعاً ئەمانە دواتر کە سەیری دەکەین لە هەموویانە جیاواز دەگۆڕێت بەم گۆڕانە واتەکە واتە مەجازیەکە دروست دەبێت دوای ئەوە ئەم کارە کە دەکرێت بۆ شتێک دەکرێت یعنی ئامانجەکەیە کەواتە کارێکەیە کارایەکەیە ئامرازەکەیە ئامانجەکەیە ئەم چوار چەمکە کە لێرە ئێمە سازی دەکەین ئەم چوار چەمکە کۆمەکمان دەکا بۆ ئەوەی واتاکەشی بکەن و بەبێت چەمک کار ناکرێت ئێستا ئێمە کۆمەڵەشمان جیا کردەوە چوار چەمکن ئەم چوار چەمکە دەبین چی دەکەین هەر سێ جۆر لە واتاکەی پێشی دەکەینەوە یعنی واتای سوێند خواردن واتای گۆشت خواردن واتای خەم خواردنی پێشی دەکەینەوە ئێستا یەکە لە ئێوە لەگەڵ منە بیر کاتەوە بێگومان دەگاتە ئەوەی کە لە نان خواردنە ببرن شتێک لە هێنەکانم بیر چوو وتمان کارێکەیە کە دەکرێت کارایەکەیە ئامرازەکەیە ئامانجەکەیە شتێکی ترمانەیە بەرکارێکەیە ئەوەی کە کارەکەی لەسەر دەکەیت یعنی بۆ نمونە گۆشت خۆر کاراکەیە گۆشت خواردن کارەکەیە گۆشتەکە ئەوەیە کە دەخورێ ئەوەیە کە کارەکەی لەسەر دەکرێت ئەم بابەتە بابەتی خواردنەکە زۆر گرنگە ئەوەی کە کارەکەی لەسەر دەکرێت چونکە ئەوە بەڕاستی واتەکان دەگۆڕێت ئێستا لە خەم خۆرە خەم بابەتەکەی لە گۆشتخۆرە گۆشتە لە سوێندخۆرە سوێندە ئەوەی کە دەخورێ سوێندە ئەوەی کە دەخورێ خەمە ئەوەی کە دەخورێ گۆشتە ئەم پێنجە یارمەتیمان دەدەن بەرەبەرە واتەکان شیکەینەوە تەبەن واتە یەکەمیان من ناوە خواردن واردەی وەکو نان خواردن وەک کردەیەکی فیسیۆلۆژی یعنی خواردن کە بابەتەکەی دەبێ بە نان دەبێتە کردەیەکی فیسیۆلۆژی یعنی چی یعنی ئەو کردەی کە ئێمە بە ئەندامەکانی لەش دەکەین با بینە سەر گۆشت خواردن گۆشت ئەوەیە کە دەخورێت یعنی ئەوەیە کە کارەکەی لەسەر دەکرێت بەرکارەکەیە گۆشت خۆر کاراکەیە چی دەکا گۆشت خۆر گۆشتەکە دەخوا خواردنەکەی گۆشتەکە کارەکەیە بە چی دەیخوا ئامرازەکە چییە بە دەم و زمان و ددان و ئەم ئەندامە جەستەیەکە هەیە و بەمە خواردنەکە دەخوا دوایەوە قوتی دەدا و وەرزکردنەکە شتێکی دەدا لێرە لە ڕێگەی زمان و ددان و ئەمانەوە ئەم خواردنە داڕێت و ئامادە دەکرێت و ساز دەکرێت و دەنێرێتە بۆ گەدە و لەوێ ئیتر بۆەوەی بکرێ بە شتێکی تر بکرێ بە وزەیەی کە بۆ دەستپێت یعنی ئامادەکردنی کەرەستەیە بۆ دروستکردنی وزە بۆ جەستە ئەمە ئامرازێکی هەیە ئامرازەکە چییە وتمانەوە ئەندامەی لەشە ئەی بۆچی کەسێک بۆچی گۆشت دەخوا یا حیوانێک بۆچی گۆشتەکە دەخوا بۆ ئەوەی تێر بێت ئەمە ئامانجەکەیە ئەو دەیخوا برسیەتی بۆ ئەوەی تێر بێت ئێتر ئەو لە برسان نانەکە دەخوا بیر لەوە ناکاتەوە ئەم نانی کە دەیخوا دەچێتە ناو جەستەی هەرز دەکرێت و چی ڕوو دەدا و چی ڕوو نادا ئەمە پەیوەندی بەوە نییە ئەوەی کە ئامانجی ئەمە ئەوەیە کە نانەکە بخوا و برسیەتیەکەی نەمێنێ و تێر بێت لێرە شتەکان هەمووی دیارن برسیەتی تۆ ئازارەکە هەستی پێ دەکەی شتێکی هەستێکیە و تێری ئەو ئازارە لا دەبا و جۆرێک لە ئیسراحەتت پێ دەدا ئەمە ئامانجەکە دیارە یعنی شتێکی مهم نییە شاراوە نییە مەجازی نییە گۆشتەکە دیارە شتێکی مادیە کە ئێمە دەڵێن گۆشت یەکسەر
مێشکمانە وێنەی ئەو شتە دروست دەبێت ئەم وێنەیە بۆ ئەم شتە مادیانە واتەکەی یعنی واتای گۆشت خواردنەکەشەوەیە کە ئێمە لە پێش چاومانە دەیبینیم کە کەسێک گۆشتەکە دەخوا کردارەکە دەبین و ئامرازەکەش دەبین ئەمانە هەمووی دیارە لەبەر ئەوە واردەی یا خواردن لێرە کردەیەکی فیسیۆلۆژی و هەموو ئەوەی کە هەیە دیارەکە چییە. طبعا واتای خواردن وەک کردەیەکی فیسیۆلۆژی لە بکەرەکە هاوبەشە ینی بۆ نمونە لە ناو نێوان زیندەوەرەکان هەموویان ئەوەن کە دەخۆن ینی هەر مرۆڤ ناخوا ینی کاراکە هەم مرۆڤە هەم زیندەوەرەکانی تر بەڵام دەچین بۆ خەم خواردن بۆ نمونە یا تەلاق خواردن ئێستا کەڵەشێرێک دێنی کەڵەشێر تەلاق ناخوا بەڵام کەڵەشێر بۆ نمونە گیا دەخوا ئەلێرە ئینەکە دەگۆڕێت ینی کاراکان دەگۆڕێت لەبەرەوە تۆ بۆ نمونە کەسێک دەڵێ تەلاقی خوارد یا سوێندی خوارد تۆ خەیاڵت بۆەوە ناچێت کە هەر زیندەوەرێکی تری جگە لە مرۆڤ بێت لەبەرەوە یەکسەر دەزانی ئەوەی کە سوێندەکەی خواردووە مرۆڤێکە و دەزانی معلوماتی تریش لەم بارەیەوە دەزانی ئەوەی کە بۆ نمونە لە تەلاقەکە باشتر دەیزانی ئەوەی تەلاقەکەی خواردووە دەزانی بۆ نمونە موسڵمانە یعنی اعتقادێکی هەیە ئەوەی سوێندەکەی خواردووە عینی شت دەزانی کە بیر و باوڕێکی هەیە بەڵام لەوی ترە تۆ ناتوانی بزانی یعنی ئەم زانیاریانت کەمە لەبارەی ئەوەی کە کاراکەوە لە گۆشتخۆرە چونکە گۆشتخۆر دەکرێت بریشکێک بێ دەکرێت کرمێک بێ دەکرێت هەر شتێکی تر بێ یعنی ئەگەری زۆرە بۆ ئەوەی کە بەس لێرەوە ئێمە دەزانین وشەکە بەرەبەرە لە بوارە گشتیە فیزیۆلۆژیەکەوە و بڵێن بایۆلۆژیەکەوە ژینگە بایۆلۆژیەکەوە دەگوازێتەوە بۆ کوێ بۆ ژینگەیەکی تر کە ژینگەیەکی کۆمەڵایەتیە و ژینگەیەکی مرۆییە. ئێمە بۆ نمونە سوێند خواردنمان تەنها لە ناو ژینگە مرۆیەکە هەیە بۆچی چونکە بکەرەکەی تەنها مرۆڤە یعنی خەم خواردنمان تەنها لە ناو دنیا کۆمەڵایەتێکە هەیە و لە ناو دنیاکەی ترە نییە دنیا بایۆلۆجیەکە لە ناو حیواناتە شتێک نیە هەبێت. ئەمە واتە فیزیۆلۆژیەکە و یا خواردن وەک کردەیەکی فیزیۆلۆژی و واتاکەی واتای گۆشت خواردن گیانە ئێستا با بچین بۆ دوو لە دوا چیمان هەیە لە دوا خواردنمان هەیە دووەم یعنی ئەو ڕێگانە ئەو چاوگانە ببوورن وەک کردەیەکی زمانی ئێمە لە دنیای بایۆلۆژیەوە دەگوازینەوە بۆ دنیای زمان لە پەیوەندیە بایۆلۆجیەکانەوە دەگوازینەوە بۆ پەیوەندیە زمانیەکان وە مەوزوعی سوێند خواردن و تەلاق خواردن بەبێ پەیوەندیەکی زمانی ممکن یعنی ئەگەر بێت و کۆمەلگایەک زمانی نەبێ قسەی پێ بکە نەدەتوانێت سوێند بخوا نەدەتوانێت تەلاق بخوا باشە تەلاق بخوا ئەمانە ناتوانێت بۆ نمونە هەر ئەوەی کە لەم جۆرەیە بیکات. طبعا ئێمە کە دەڵێن سوێند خواردن لەگەڵ تەلاق خواردن ئەمانە شەرعینی شت دەبێت جایکەینەوە بزانین جارێ ئەوەی کە دەخورێت چییە. طبعا کارەکە خواردنە کەسێک دەیکا ئەو کەسەی دەیکا لە سوێند خواردنا سوێند خۆرەکەیە لە تەلاق خواردنا تەلاق خۆرە ئەو کارەکە تەلاق خواردن و سوێند خواردنە ئەی ئەوەی دەخورێت چییە تەلاق و سوێندەکە ئەی باشە تەلاق و سوێند چۆن دەخورێت لە ڕێگەی ئامرازێکەوە دەبێت ئەمە بخورێت. ئامرازی خواردنی تەلاق و سوێند چییە؟ دەم و ئەم هینە فیسیۆلۆژی نییە ئەم ئامرازە فیسیۆلۆژیە چییە؟ زمان یعنی تەلاق خواردن لێرە گوتنی تەلاقە گوتنی وتەیەکە بڕیارە وتەیەکە کە تۆ لە ڕێگەی ئەمەوە بڕیارێک دەدەیت کە تۆ لە ناو مەحکەمەیە کا سوێند دەخۆیت ئەمە هەر قسەیەک نییە بیکەیت ئەمە بڕیارێکە دەیت
لەبەرەوە ئەمە لە زانستی زمانە پێی دەوتێت کردەی زمانی، یعنی ئەمە تۆ بە قسە شتێک دەکەیت نەک قسەیەک دەڵێت کە تۆ وتت سوێن دەخۆم خیانەت نەکەم، ئەوە ئیتر یعنی سوێندت خواردۆ بۆ ئەوەی کارێک بخەیتە ئەستۆ بەرپرسیارەتێک بخەیتە ئەستۆ کە کەسێک دەڵێ لە مەحکەمە تەلاقمدا یعنی چی؟ یعنی گرێبەستێکەیە هەڵم وەشاندەوە، یعنی کارێک دەکرێت لێرە وتنی ئەمە کە تۆ تەلاقەکەت دێ بەدەمتە، یعنی ئەوی تر خواردنەکەت دەخۆی دەچێتە ژوورەوە، بەس تەلاقەکە لە تۆوە دێتە دەرێ، یعنی پێچەوانەیەش دەکات. ئەم تەلاقە کە کردت بە وتن یا ئەم سوێندە کە کردت بە وتن ئەوە خواردنەکە کەواتە بەچی دەخورێ؟ سوێند بە زمان دەخورێ، بەم زمانە نا زمان وەکو ئەوەی ئەو سیستەمەی کە ئێمە قسەی پێ دەکەین. بۆچی؟ چونکە ئەم تەلاقە ئەگەر کەسێک سەرخۆش بێت هەر لە خۆیەوە ئەمە بێ بەدەنیا ئەم ئیشە ناکرێت، لەبەرەوە دەبێت بەو پەڕی وشیاریەوە و دەبێت ئەو معنایە ئەو بڕیاریە لە ناویە دروست بوو بێ، اینجا دەتوانێت ئەو کارە سوێندەکە باینەوە بخوا بە بێ ئاگاییەوە ناکرێت، لەبەرەوە دەبێت بەو پەڕی ئاگاییەوە تەنانەت دەو بڕیارانە دەڵێ من بەو پەڕی ئاگایی و وشیاری خۆمەوە سوێن دەخۆم نازانم چی. کەواتە لێرە کە دەڵێن زمان مەبەستمان زمان نییە، مەبەستمان ئەم زمانە نییە، ئەمە یەکێکە لە ئامرازەکانی زمانەکەی تر کە ئەو زمانەیە ئەو سیستەمەیە ئەو نەریتەیە کە لە مێشکمان هەیە، ئێمە لە ڕێگەی ئەوانی ترەوە نەریتەکەمان تیا چێنراوە و بەبێ ئەوەی بیری دەکەینەوە ئەم نەریتە کار دەکات، ئیشی خۆی دەکات. کەواتە ئامرازەکە چییە؟ ئەمەیە. ئەی بۆ دەیکەیت ئامانجەکە چی؟ ئێستا بۆ نمونە لە تەلاقە بۆ هەڵوەشانەوەی گرێبەستەکە ئامانجەکە تایە ئەوەیە کە تۆ تەلاقەکەت دەخۆی ئامانج لەم کارەی کە دەیکەی هەڵوەشانەوەی گرێبەستەکە. لە سوێن خۆ خواردنا کۆمەڵی ئامانجی جا هەیە، بۆ نمونە لە سوێن خواردنا دەکرێت سوێندەکە بۆ ئەوە بخورێت کە شایەتی لەسەر کەسێک بدەیت، دەکرێت سوێندەکە بۆ ئۆستۆپاتی بێت، یعنی سوێن بخۆی کە تۆ کارێکەیە نەکردووە، دەکرێت سوێن بخۆی بۆ ئەوەی کارێک بکەیت کە سوێندەکە چییە؟ کە ئیلزامت دەکات بە کارێک، یعنی کە سوێندەکەت خوارد تۆ هەر دەبێت کارەکە بکەیت. ئەمە شتێکی زمانیە، بزانە خواردن واردەی چوویە کوێ واتەکە لە شوێنێکی ترە. ئێمە لە خواردن ئیتر یعنی ئەگەر بێت و ئەم وشەیە بەکاربێنرێت بیرکردنەوەمان لای ئەو واتایە بێ، واتە فیسیۆلۆژیەکە بێ کە گۆشت دەیدا بە خواردن، ئەو کاتە ئێمە تێناگەین لەبەرەوە دەبێت بینە ناو دنیایەکی ترەوە بۆ ئەوەی لە واتایە تێبکەین کە ئەو دنیای پەیوەندیە زمانی و کۆمەڵایەتەکانە و لەناو ئەو جیانە شتێکەیە بە ناوی تەلاق یا شتێکەیە بە ناوی سوێن. ئەوانە لە جیانە فیسیۆلۆژیەکە لەو پەیوەندیە ئەم شتانە وجودیان، یعنی دوو دنیای جیاوازن و دوو دنیای جیاوازن. لەناو ئەم دنیایە شتانێکەیە لەناو ئەوی تران نییە. جیاکردنەوەی ئەم دوو دنیایە زۆر گرنگە بۆ دوایی لە مەوزوعی پرۆسەی پەروەردە ڕەبتی بەم دنیایە و لەگەڵ ئەم دنیایە زۆر گرنگە لە ئێستاوە ئێمە جیاکەین. یعنی ئایا پەروەردە ڕەبتی بە جیانە بایۆلۆژیەکەی ئێمەوە هەیە یا ڕەبتی بە جیانە کۆمەڵایەتەکەی ئێمەوە هەیە؟ ئەو کارەی پەروەردە دەیکا، ئەو پرۆسەی کە منداڵێک وەکو پەروەردە پیایە تێدەپەڕێت، ئایا پەیوەندی بە چییە منداڵەوە هەیە؟ یعنی پەیوەندی بۆ منداڵەوەیە وەکو زیندەوەرێک یا پەیوەندی بۆ منداڵەوە هەیە وەک مرۆڤێک؟ ئایا منداڵەکە وەک زیندەوەرێک جیاوازە لە منداڵەکە وەک مرۆڤێک؟ ئایا منداڵەکە لە وەک زیندەوەرێک لە جیهانێکی ترایە و منداڵەکە وەک مرۆڤێک لە جیهانێکی ترایە؟ ئایا منداڵ کە لەدایک دەبێ مرۆڤە یا دەکرێت بە مرۆڤ؟ ئایا منداڵ لەدایک دەبێت لە جیانە بایۆلۆژیەکەیە یا لە ناو جیانە کۆمەڵایەتەکەیە؟ یا کەرەستەیەکە کە تۆ لە یعنی بوونە بایۆلۆژیەکەی کەرەستەیەکە تۆ کاینێکی تری بەشەرێکی شتێکی تری بوونەوەرێکی تری لە دروست دەکەی کە مرۆڤە
بۆ ئەوەی بێتە ناو گیانە کۆمەڵایەتەکە تا وجودی لە ناو گیانە کۆمەڵایەتەکە ئەمانە هەموو پرسیارن وەڵامەکەیان لە ناو وشەی پەروەردە هەیە وشەی پەروەردەی کوردی ئەوەمان پێ دەڵێ کە ئەم پرسیارانەمان لەبارەوە کرد ئایا ئەم منداڵە چییە و پرۆسەی پەروەردە چییە ئێستا با بچین بۆ واتایەکی بەرزتر کە ئەمەیان خواردنە ینی خەم خواردن واتایەکی زمانی وە کردەکەش کە دەکرێت کردەیەکی زمانی ئەو کارێک کە دەیکەی کردەیەکی زمانی کردەیەکی فیسیۆلۆژی ئەی خەم خواردن ئێستا سوێن خواردنەکەش هەر تا حەدێک باشە دەتوانین تەسەووری بکەین دەتوانین ئەی خەم خواردن ئەی وشور خواردن تامان ئەم خەم خواردنە خەم واردەی ئەم واردەیە خەموەر ئەو وەرە ئەو واتایی کە لێرە هەیەی وەر ئەم واتایە دەبێت زۆر ئاگامان لێبێت چونکە ڕەبتێکی جەزری کرۆکی ڕیشەیی بەچیەوە هەیە بە واتای وەر لە ناو پەروەر یعنی خەم وەر لەگەڵ پەروەر کە بۆ بۆتە پەروەردە ئەم دوانە دەڕووی واتاوە پەیوەندیەکی قوڵیان یعنی لە هەورامێکە سوێن خۆر قەسەموەر ئەم وشە نەچۆتە ناو سۆرانی لە یعنی بە واتاکەی خۆیەوە بە واتایی کەگی کردەیەکی زمانی بەڵکو بە واتایی کە لە خەم خواردنە هەیە خەم خۆر واتاکە هەڵگیراوە و دوایەوە بۆ بە لە هەورامیان پەروەریش دروست کراوە هەیە پەروەر وەکو خەم خۆر دوای ئەوە لێرەوە چۆتە ناو سۆرانێکە خەمە واردەی بە خواردنی بەکار نێناوە ڕێگی کاری خواردن خۆر یعنی لە جاتی بڵێ پەرخۆر بۆ نمونە نەیوتوە پەرخۆر پەروەری بەکارێناوە کە وەرەکە لە هەورامی خۆشوە یعنی بەڵام لە خەمخۆرە هەر خۆرەکە بەکاردێنێ لە سۆرانەکە لە هەورامەکە خەموەر لە سۆرانەکە خەمخۆر بەڵام پەروەر لە هەورامەکە پەروەر لە سۆرانەکە هەر پەروەر ئەمەوە دەگەێنێ لە هەورامەکەەوە چۆتە ناو سۆرانێک بەڵام ئەم واتایی کە دەیبات لە هەورامەکە هەیەتی وە دواتر هەڵشی دەگرێت دەیباتە ناو سۆرانێکەوە بامان واتاوە ینی لێ وەردەگیرێت چونکە پەروەر کۆی پەروەر وەردەگیرێت وشەکە بە دروستکراوی وەردەگیرێ و دەچێتە ناو سۆرانێکەوە هەر پەروەر دەچێتە ناو کرمانجەکەشەوە لە ڕێگەی سۆرانێکەوە من تەسەوور دەکەم چوبێ چونکە ئەو نزیکیە لە جۆگرافیەوە لە بینی سۆرانی و کرمانجیا هەیە نازانم زازاکیەکان ئەم شتە ئەم وشەیە هەبێت لە ناویانە لەوێەوە چوو بێت بەس هەر جۆرێک بێت ئەمە کە چووە بەس بە واتایەکی تری وەرگرتووە لەبێت پەروەر یانی عاشق یانی ئەویندار یانی ئەمە واتایە کە دوو واتایەکی ترە کە جیاوازە لەو واتایی پەروەر لە سۆرانێکەش و لە هەورامێکە شاوەری دەگرێت لە سۆرانێک و هەورامەکە واتاکەیانێکە جا لەبەرەوە ئەمە خەم خۆر یا خەموەر لەگەڵ پەروەر پەیوەندێکی زۆر بەهێزیان هەیە دەبێت بە وردی بچینە ناو ئەم باسی ینی سێمیان ینی ئەو گروپەی سێم خواردن وەک کردەیەکی ویژدانی ئەوی تریان زمانی بوو ئەوی تریان فیسیۆلۆژی بوو بەڵام ئێستا خواردن واتایە وەردەگرێت واتای کردەیە کە کردەکە نە زمانیە نە فیسیۆلۆژیە ئەی کردەکە چی ویژدانیە ئەی باشە ئەم کردە ویژدانیە چۆن بزانین لەکوێ ڕوودەدا وە چۆن ڕوودە ئێمە دەتوانین ئەمە ببینین لەکوێ ڕوودەدا ئەگەر هاتوو ئێمە کەوتینە ناو خەم خواردنەوە یعنی لەو دۆخەی کە خەممان هەیە خەم دەخۆین لەو دۆخە ئەگەر بتوانین بیرکەینەوە یا ئەگەر چوبینە ئەو دۆخە دواتر بگەڕێنەوە بۆ دۆخە بیری دەکەینەوە دەزانین ئەو ڕووداوەی کە ڕوودەدا بە ناوی خەم خواردن لە ناو ئێمە چییە وە چیمان لێدا دەوتێ خەم خواردن کوشتی یعنی دەبێت خەم خواردن چی بێ یعنی دەبێت خەم ژەهر بێ ئێمە
بیخۆینەوە بمان کوژێ و ئەمە چییە؟ ئەڵێ ئەوەنە خەمی خوارە تا دڵی دەخی. یعنی خەم لە ناو شعری کوردی ئاشاری کلاسیکی کوردی بەردەوام پەیوەندی بەدڵ، بەڵام دڵ وەک پارچە گۆشتێک، یعنی دڵ وەک مەشاعر، شوێنی مەشاعرەکان، دڵ وەکو وجدان و وەکو حاڵەتێکی وجودی ڕەبتی بەمەوە، یعنی وەک چاوگەی مەشاعر، چاوگەی هەست و سۆزەکان کە لە ناو ئینسانە. بەڵام بەر لەوەی کە من بچینە ناو جیهانی بۆ نمونە دایکێکەوە لە حاڵەتی خەمخواردنی منداڵەکەیدا، با جارێ وشەکە بە پێ ئەو چەمکانەی دیاریمان کرد شیکەینەوە بزانین کارەکە چیە. کارەکە خەمخواردن، لاورامیان خەمواردەی، کەسەکە خەمخۆر، لاورامیان خەموەر. ئەو شتەی کە دەخورێ وەکو لە جاتی گۆشتەکە و سوێندەکە چییە؟ خەمە. ئەی خەم چییە؟ خەم وشەیەک نییە کە تۆ بیڵێیت و ئیش بکا وەکو سوێند و تەلاق، کە لێرە ئەوەی کە دەیخۆی وشەیەکە لە ڕاستیان. تەلاق خواردن یانی خواردنی وشەی تەلاق، سوێند خواردن یانی خواردنی وشەی فلان، یانی دەربڕینی، یانی وتنی بەو شەرتانەوە بەو مەرجە کە مەرجەکە یا عەقدەکە دەوەشێتەوە یا شتێک. ئەمی تریان ئەی خەم. خەم شتێکی ترە و دەبێت بە شوێنی هەبڕۆین بزانین چییە و جارێ بە توخمەکانی تیژ دیاریکەین. باشە خەم ئێمە زانیمان تەلاق بە زمان دەخورێت، گۆشت بە دەب دەخورێت، ئەی خەم بەچی دەخورێت؟ ئەوەی کە باوە یانی هین کراوە لە تعبیری لێ دەکرێت، دەڵێ خەم بە دڵ دەخورێت. ئایا خەم بە دڵ دەخورێ یا دڵ خۆی خەم دەخوا؟ ئەمە شتێکە دەبێت بە دوایە بوون. یعنی ئایا خەم خواردن شتێکە ئێمە دەبێت دانیشین بیخۆین یا وەکو حاڵەتێک کە ئێمە تووشمان دەبێت؟ ئەمانە هەمووی پرسیارن ئێمە ڕۆژانە دەوانەیە وشەیە بەکاردێنین. خەم مەخۆ و خەفەت مەخۆ ئەمانە بەکاردێنین، بەڵام فعلەن یانی ئایا بیرمان کردوێتەوە ئەوەی کە ئێمە لە حاڵەتی خەم خواردن لە ناومانە ڕوودەدا چیە؟ ئەگەر بیر لەمە نەکەینەوە فعلەن لەو جۆرە لە واردەی خواردن کە لە خەم خواردنا هەیە لە واتاکەی تێنابین، لە واتەکەش تێنەگەیشتین، لە واتای پەروەردە تێنابین. ئەم خەم خۆریە کە لە ئینسانە هەیە ئەساسی مۆزوعی پەروەردەیە. لەبەرەوە ئەگەر لەمە تێنەگەین واتای وەر لێرە تێنەگەین، لە واتای وەریش لە پەروەردە تێنەگەین. باش، ئێستا بابزانین ئەمە جیاکەینەوە. وتمان خەم شتەکەیە کە کارەکەی لەسەر دەکرێت، خەم خواردن کارەکەیە، خەم خۆر کاراکەیە. ئامرازەکە باجارێ دای بنین کە دڵە، بە دڵ خەمەکە دەخورێت، بەڵام ئەی ئامانجەکە دایکەکە خەمی منداڵەکە دەخوات، بەس خەمی شتێکی منداڵەکە دەخوات. یعنی منداڵەکە لێرە ئاڵۆزیەکمان بۆ دروست دەکەن بە ڕستەکە چەند ڕستەیەک لە ڕێگەی ئەم ڕستانەوە دەتوانین هەندێک شت ڕوونکرین. دایکەکە خەمی ئەوە دەخوات کە منداڵەکەی بگری. دایکەکە خەمی ئەوە دەخوا منداڵەکەی شتێکی لێ بێت.
دایکەکە خەمی ئەوە دەخوا منداڵەکەی بمرێ، دایکەکە خەمی ئەوە دەخوا هەتا بەر هەموو ئەمەی کە دەیبینی یعنی خەمی ڕوودانی شتێک دەخوا کە بەسەر کەسێک کارێت. ئێستا بۆ نمونە دەڵێی خەمی نەخۆشکەوتنی منداڵەکەی دەخوا، لەگەڵ ئەوە ئەگەر بێنین بیبینەوە بۆ نان خواردنەکە دەڵێن نانی براکەی دەخوا، خەمی نەخۆشکەوتنی منداڵەکە دەخوا، یعنی خەمی نەخۆشکەوتنەکە نەک منداڵەکە، خەمی ئەوە دەخوا ینی سەرکاری لەگەڵ نەخۆشیەکە. بەڵام ئامانجەکە لە ڕاستیان نەخۆشیەکە نییە، یعنی خەمی نەخۆشیەکەی دەخوا نەخۆشیەکە کە خەمی دەخوا ئەمە لای دایکەکە ئامانجەکە نییە، ئەمە ئامانجی کارەکەیە، بەس ئامانجی دایکەکە نییە. ئامانجی دایکەکە کێیە؟ منداڵەکەیە، یعنی خەمی نەخۆشی منداڵەکە بۆ منداڵەکە دەخوات، ئەنی شتەکە لە پێناو منداڵەکەیە، لەبەرەوە منداڵەکە ئامانجە ئەساسیەکەیە لە خەڵخواردنەکە، نەک بۆ نمونە نەخۆشکەوتنەکە یا شتێکی تر. ئەمانە لە پێناو منداڵەکە. خەمی دەخوایانەچی لە خەم خواردنە دایمە تۆ ترسی ئەوە دەیە شتێک ڕوودا، خەمەکە دەخۆی بۆ ئەوەی ڕێگری بکەیت لەوەی ئەو شتە ڕوودا. تەمان حاڵەتی ترمان هەیە، بۆ نمونە کەسێک تۆ خەمی ئەوەتە کە بێجێگا بێت یا بێجێگایە، تۆ خەمی ئەوە دەخۆی کە خەمی جێگای بۆ دەخۆیت، کە خەمی ئەمەی بۆ دەخۆی یانی چی؟ یانی دایمە لە بیرکردنەوەی چۆن ئەم جێگاکەی بۆ پەیداکەیت. بەڵام خودی پەیداکردنی جێگاکە گرنگ نییە، ئەی کێ گرنگە؟ کەسەکەی کە جێگای نییە، کەواتە ئامانجەکە کەسەکەی یعنی جێگاکە نییە. و ئێمە کە خەمی جاجاری وا هەیە خۆی خەمەکە خەمی شتێکە دەیخۆی بۆ کەسێک، بەڵام من دەڵێ جاری وایە کینەکە لا دەبێت دەڵێ خەمی کەسەکە دەخۆی، یعنی ئەو شتە کە خەمەکەی دەخۆی دەخێتە جێگەی، یعنی کەسەکە دەخێتە جێگەی. ئەمە وا لێ دەکات کە لێکدانەوەکەمان ئاڵۆز بێت، یعنی تێ نەگەینەرێ ئەوەی خەمەکەی دەخۆین لەگەڵ کەسەکە جیاوازەکەی. ئێمە ئەڵێن گۆشت دەخۆین، بەڵام خەم کە دەیخۆین خەمی شتێکە بۆ کەسێک، خەمی شتێکە، یعنی خەمەکە دەدێتە پاڵ شتێک. بەڵام ئەگەر لە نان خواردنەکە وای لێکەین، یانی بزانی نانەکە بدەینە پاڵ شتێک، وەکو وایە بڵێن نانی براکەم، براکە ئەو کاتەوەکو بڵێن جێگاکە وایە، ینی ئەوەیە کە خەمەکەی لێ دەخۆیت. بەڵام ئەوەی خەمەکەی بۆ دەخۆیت کە ئامانجەکەیە جیاوازە، ئەوەی خەمەکەی بۆ دەخۆی منداڵەکەیە، ئەوەی خەمەکەی لێ دەخۆی ئەوەیە کە تۆ ڕێگری بکەیت لەوەی کە شتێک ڕوو بدا یا هەوڵ بدەیت کەسێک لە ناو ناڕەحەتیەکایە تۆ چۆن ئەو کەسە لەو دۆخە دەبێت. لێرەوە بزانم کاتێکەمان تەواو بوو، لەوانەی لە سیمینارەکەی دوای ئەمە